مامۆستا جان کردەوەکانی داعش پێ دوانی بۆ ناشرینکردنی ئیسلام بوو هەندێک کردەوەی هەبوو یعنی پێم خۆشە ڕوانگەی جەنابەت لەو ڕوانگەی جەنابەت زۆر گرینگە بە ڕاشکاوانە هەندێک کردەوەکان ممارەسەکانی تەنزیمی دەولە ممارەسەیەکی مارکسیانەی زۆر حەقودانە بوو بەڵام ئەوە نییە فێڵبازی بێ ئەوە نییە خەڵکێکی تر پێی کردبن ئەوە نییە بڵێ وڵات چاواشەکاریە مەزموونی بوو ئەمە باوەڕبوونە قەناعەتێکی مطلقیان بەوە هەیە ئەمەش لە خەتێکی ئەدەبیاتی حرەکەتی وەهابیەکانەوە دێ لە خەتی فەیسەڵ دوێش ئەو کەسەی زۆر شارەزای حرەکاتی ئیسلامی نەبێت نازانە سەرچاوی ئەمە بۆ کوێ ئەگەڕێتەوە تۆ ئێستا گروپێک لە سووریا ئەبینی بۆ نمونەڵی سەرچاوی فکری ئەگەڕێتەوە بۆ ئیخوانی میسر بەڵام سەرچاوی فکری و ئەدەبیاتی تەنزیمی دەولە ئەگەڕێتەوە بۆ خەتی فەیسەڵ دوێش لە حرەکەتی وەهابیەکانە کە بە چواردەوری خۆیانە مسلمانانیان کوشتووە و متەئەسیریشن هەموویان بە سولەیمانی کوڕی عەبدوڵڵای کوڕی محەممەدی کوڕی عەبدولوەهاب بە عەبدوللەطیفی کوڕی حەسەنی کوڕی محەممەدی کوڕی عەبدولوەهاب بە ئەبابتین بە حەمەدی کوڕی عەتیق ئەمانە کە کتێبەکانیان نووسیوە لە کاتی خۆی حرەکەتی وەهابی کە بەبەڕ و بە هەموو لایەکیە مسلمانانی تری کوشتووە ئەو ممارەسەی ئێستا تەنزیمی دەولە ئەیکا ئەو ممارەسەیە کە خەڵکی ئێمە و جیلی ئێمە نەیدیوە لە سەرەتای دروستبوونی حرەکەتی وەهابی ناوەڵا پێم وانییە چونکە دایمان ساحەبی ئەفکار قووەتی عەسکەری و زیندان و تەکنۆلۆژیا و ئەمانە نایفەوتێنن بە جەنگ نافەوتێەوە خۆمان لە کوردستانین و پاسۆکمان بینی پاسۆک 75 بۆ 100 پێشمەرگەی هەبوو یەکێتی کون بە شوێنی ئاگەڕات تەنانەت پاسۆک جارە خۆی کرد بەلای دیموکراتی ئێرانە بەڵام هەر کەس نەیتوانی عەسکەریەن پاسۆک بفەوتێنێ پاسۆک هاتەوە ناو شار دوای 91 مناقەشەی ئەفکارەکانی کردەوە مناقەشەی واقعیەتی خۆی کردەوە دایان بیرمەندی وەکو جەمال نەبەس بەشداری تیا کردوەوە خەڵکێکی تری ئەمجارە حیزبێکی تر لە شوێنی دروست دەبێتەوە لەگەڵ واقعێکی نوێیە ئەگونجێ باشە مامۆستا جان پێ دوایە ئەو ناوچانێک کە کوردستان